يلا بابا ها بينا المغرب جاسم وليدة جاسم وليدة جاسم هاشم قاسم بيدا نصر فخر الدين شرفنا بينا عبي شرفنا بينا حيدر فخر الدين حيدر فخر الدين علي يشل علي أركان شرفنا بينا علي أركان بينا حسن أرجان جاسم وليدة جاسم وليدة جاسم وليدة قاسم هاشم جاسم بيدا كركان عباس كركان باشە ئەوە چیە بە پاشەوە چی و باشە ئێرە چاخانەیە یان دیسکۆیە باش تو ئەو خودایەوە گۆرانیە ناکابلی پێم خۆش نییە ئێستا بۆ داریم دەکەیت باشەوە کوێ خۆشە باشە دیگە پێت خۆش نییە بۆ وا بە شاوی لۆغان هاتێژووری ها کوڕە کاچی خۆم بۆ خۆت دەزانی ئەمەی میلەتی کوت هەروە فێرکراوین هەر ئەگە گوێن لە دەنگی تەپڵی زۆر لا دەبێت بە خۆن نییە گوێ لێ دەست دەکەین بە شان هەڵاویشتی قەستەم بە ئیلاهی بەدە نەفەرانیشن خۆ هەڵدەنە سەر شانی خۆن پێ ڕاناوەستی ئەوەی وا فێرکراوین چه بکەین دەزانێ من بۆ شتێکی دەچم ئێمەی میلەتی کورد ئیشی وێ قسێ من وای دەبینم خۆشین زۆر بە کەمی دیوە ئەمما ئەگە دیتیشمانە هێندەی پێ نەچوی لێیان کردوینە قزە خۆت بەڵام یەکشت باشە بۆوە وڵای نامژنێزگەم ئەیوا دەکە خۆ هەڵداوێ لەگەڵ ئەو گۆرە ئەرێ وەڵا هەر شای لۆغان تێدا دەگەڕێ ئەو بۆ وایە باشە دی ئەو هەموو گۆرانی خۆشە هەن ئەو هەموو گۆرانی سەریعانە ئیدە شتێکی دیکە هەڵدەسەری ماڵ خرا لە بێی خۆش وەستا باوەڕت بێخەتا لە من نەبوو ئەو دەم سوورە هات بۆ دێگو ئەرێ ڕسوەت و چییە و شتە کۆنانە هەڵ دەکەی شتی تازەگەرەی شتی چوارزرتەشی بۆی هەڵپەڕی تێگەیشتی بەڵام من غەڵەتم کرد و جارێکی دی بە قسەی ناکەم بەخوای جات و ئەو خودای ئەو بارجیدە چە زبانی شتی خۆشتی ئا دوور و درێژ عینی دەلێ بڕنوی عەبدەیە کوڕە بوێ قسێنی ئیدرێژە بە قورئان عاقڵی لە ژێڵوانە یەشتۆتە چۆچی ئەمن پێم سەیرە تەماشا دەکەم ئەگە ئیدرێژە ئەوەش دەبینم ئیجێژیشە تێگەیشتی ئەوە ئەمن دەچم دووسان بۆ مەقادری دەبم ئێستا دێمەوە باشە بۆ کوێ بۆ مەقادری زۆر چاک باشە وەمزانی دەبێ بۆ مەقەڵی هەرزراوم چوو مەقەڵی چێ واژیان ئەو دنیا بوایە وەڵڵاهی ڕاست دەکەی وەزانی چییە بەرنامەک هەیە گوێ لێ دەلێ خۆزگەم بەچەلە گوێ لێ زۆریش خۆشە وەڵڵاهی زۆریشم کەیف بێدی وەڵڵاهی ڕاست دەکە گوێ لێ چەلان زۆر خۆشتر بوو ئێستا وەسە ئەو بەنامەی منی من ئەمنە من پێشکەشی دەکەم خۆزگەم بەگە دەلێم خۆزگەم بەچەلان چۆن ئەوە بەڕاستی توی ئەو بەرنامە ئەرێ وەڵڵا دەمادەما بەکەڵک نا بەسەری کەم و کوڕی زۆرت دا تەماشام کە باشە بێگانە پەرستینە بۆ بەکەڵکنا هەر ئەوە سێکتومەی منە بەکەڵکنا ئەوە ئەگە ئیەچکە بە ئیشوێنێککە بە وەڵای لەسەر چاوان و دادەنا وەڵای چۆنی بڵێ ناوا بۆ دەکەت بەزەوە دەڵێم ئیمنە بەکەڵکنا واللهی ڕاست دەکەی سەد ڕەحمەت لە پێشینیان ئەگەر گوتوانە گڵی دوو دەرمانە چەر بێتە ناخۆشە وەڵای دڵم لەوێ قسێت گردی کرد بەس پێری ناکەسم دووسان بۆ ماقادری دەبم لە ناڕۆ لەنە وڵای ڕاست و خۆشە شەر بێت شەر بێ خۆشە بەرنامە بەکەی فێبە گوێ لێ هەر ئەوە تاقیل کردی وەکتم داخوات چۆنە فعلا هەر ڕاستیش دەکەی زانی چییە وڵای ئەوگە کەسێکی دیکە باداوت بەخوای خۆشە بەخوای وایە سەد شان و باڵیان لێدەنە ئەو ڕەوانێک هەوەم دی چی؟ باجێستی تخواکێ وڵا دەیگوت ڕەم بێ بێم ئەمیش چۆنە لەگەڵ نەخۆشیەکەی چۆنە چا بۆ ئەستی؟ وڵای چاکە چا بەخوایش نییە چاکە بەخوایش نییە چاکە دەچم بۆکەین قات هەڕۆ باشە؟ ئەجی شەکر سەریشیان لێ تێکدا ئەبە قسەینە دڵم گەردی گرتەوە ئەو قسانم پێخۆش نییە باشە؟ خەمن نەبێت نا السلام عليكم. اي عليكم السلام ورحمه الله. دانش محمد ما دانش. خلاص بخيري. شنو لساني؟ دانش علينا لسنه علينا ورسنه يا اخوة بخيري. ايوه قصدك اي دردي. ايوه يا والله دبي ما توقع يا ربي بخيري حتى خاڵم زە ئێرە پێچوونە بەدڵتا والله زورم بضليا ما متمان خيردار ان شاء الله يا ربي مبارك بي اليوم بو هربتني ما متمانتو ورنا والله خالم زخور سوكشم دقلا
ئەوە چۆتە دوکانی مام قادری دوو چاپەری ئێستا دێتەوە بەخێرێ بەخێرێ عمري متكبي قاڵمزە بەخێرێ ممنون ڕووناکت کردەوە سلامت بياك فێشی دڵەکانی یاڕەبی بەخێرێ دەی چۆنی چاشی داوا بەکەیفی پێم زەڕەتی دەبارە خۆدا چۆنی والله دوري شاكرين ما هيك او كلا كم جيش چاک کەلەکەی دێشی چاک دەبی ئیشەڵ ئەدێ پولەفات چۆنە والله الساعة جاو معه ئەدێ پڕەکەی چا بۆ ئاری خەفەتۆڵەکە يشاكر عملي بلا بقى هري بزوزة هەری بزۆ زەیە دەست دەشتی وەردەدا هري والله تەنجدا خەڵک ممنون یا خۆ بەخێرێ سلامت يا ربي سلامت يا اخوان خاڵمزە دەڵێ چی چاکی جوانت دەمێ وين جبر دستان الجبرم والله ممنون يش قربان الجبر تێکە وڵا لە بۆ میکێکی تێ بەچاوان بەچاوان بس كان رسول مساعدتي بكراوة ژیان قەوت جبر الجبرم والله امن استكاني يكون فيها پێتا الحال مو زي كذا قال خذ الجيرم مو استكاني سام ابا هو يبي خوش چێ والله ابا هو ئەبە هۆت بۆ تێکەم اري والله ممنون باشە خاڵم زاوە شوشەی ئاوە تەماتەینیا باشە لە بۆ خاتری خی کەنجین ئێستا مۆدیلی ئەوەی ماوە بري والله ما موت ما جان بس والله من بخويني ب زور تعميل ساناكم اهو خو مالي باشە خاڵمزە جاي خلاص لەبەر نێوەکێت من کوڕە خۆ ئەمەش کوپە و بەرداخی جوان جوانە نەبوون باش ئێستا ئەوەت بۆیە ناوە بابی من بەوانت بۆ تێدەکەم كره خود زانم هم مشتكي دبرت مدم بلا من حزم لي ابا خوي بلبن او بتانا قريسي بقربان جملهم ابا خوي تيكا بلا عايشتي وركبره وڵی ڕازەکان پیاوشتی خۆی پێ بێت چاکە وڵی خاڵم زعفری کورجە باشە بۆی تێکەم بۆی تێکە بۆ باشە والله دبرت مدم ئاوێ سادت بۆ تێکەم باقی كره خو من داو داني نشتون دەنێم نەوەک ئەو چی پسو تێ باشە باشە تۆز چاکی متاتێنەکە تێک باشە خۆجە بۆی تێکە خۆی خۆجا چ بکەین یا وڕایا یەخوا بەخێرێ خاڵەمزە بادەسی بەخێرێ خێری سەر چاپ دانیشە دا ماستت پێیە ئەرێ وەڵا مامەتوان ماسێکی جوانم پێیە بەڕوسن سڵان بۆدانە واللهی نازانم ڕسوول دەزانێ ئەرێ ڕەسوو ڕە ماستن دەوێ کۆرە ماستی چی ماسی دوێنێشە نەرما بە ناشکوری ناڵێم خۆستا کەس لە بازاڕی نانی ناخوا بابم بۆ کەس نانی ناخوا لە بازاڕی هەروە ڕەزیر و قورچۆکن لاوپاری بۆ کوێ دەبن چی لێ دەکەن جا واللهی ئەگە ئێستا قسان دەکەی نییە بەخۆ نییە دەڵێن قسان دەکەی دەنام واللهی مەکە بە قوربانت دەبم مەکە بە قوربانت دەبم با لە زارن نەترازێت تا قەدی مەحکەمە و مەحکەمەکاریم نێکاچی من محکەمای چی والله هەگە قسێکی زیاد دەکەن دەتانکە بە سیپاڵ ئەلێرە قربان دانشم پیاوی چابن ئێستا مناقەشە چێ دەگەڵ ئەوش نەی دەکەن بام پیاوی چابن کاک ڕەسوو کاک وەتمان کوڕەیوان ناوێ بام بۆ خاتی خوا پێغەمبەرە گوت واللهی چ هەر لێ ناگەڕم پیاو چاکی بۆ خوا بە ئیسراء دەوەی خۆ ئەوە دەڵێن چی باسی من دەکەن نەبەخوای چوزانم والله هەگە باسی من دەکەن ئەسڵە ماستەتان هەم بەسەری یارەکە قربان دانشم بۆ خاتی خوا و پێغەمبەرە قربان سڵاوەتێکی لێ دەنەی هاوار و هەیتۆ بە اللهم صل سلام على سيدنا محمد وعلى آله عليكم السلام سلام بخير خالمزە چۆنی يا اخوان بخير دانیشن دانش فەرمو یافەتا بەخێرێ سەلامەت بامەتەوە چات هەر تێنەکەێت جا بەحموم چاپ والله رازق والله دەزانسیە بۆ دڵ ئەوەی ئەگەر کێشەی عایلی هەبێ یا مشکلێکی هەبێ سەریشی لە پیاوی تێک دەدەن یاخوا بەخێرێ کاک فەتا بەخێرێ تۆ کچاوی هێندێکی بۆ بوو نا من بۆ تێ دەکەم نۆشی جارت بێ ئەرێ وەستام چام بۆ تێ نەکردیان وەرە نەوەڵا دەچان شتێکەتی یا ڕێی بەخێر کافەتا ئەو خزمەت چلۆنن الحەمدلله ئەمگۆ چۆنن باشە والله باشی لە خوای بەزیاد بێ وردە وردە دەگوزەری لە خوای بەزیاد خاڵەمزە توی کوی والله باش عمله خوای بزاد بکاک فەتا باشی بازی هەستی سلامەت بی خوا سلامەت یا ربی سلامەت بی باشی شکر قەندیش لەبوو بێنم کاک فەتا چاکی چۆنت بۆ تێ تاشی کەم ڕەنگم بۆ بێن بە حەد تۆ چاوان تم پێت چۆنە ئێرەن ئیوا ڕازاندوێتەوە لەگەڵ ڕسووی پێکەوە بەدڵ تا زۆرم بەدڵیە دەست و خۆش بێ وا سەلامەتت کات دەزانیەوە چی کافەتا ئەهۆی نازانم چی ئەوە چی ئەوە تیسوێ تیسوێ ئەوە سەرکە تیسوێ بڵێ گوێ لێ جاوت گەلک دەرمانە گوێ لێ کافەتا ئەوە لە بجوجای کوێستانی دروست دەکرێت دەگەڵ شیرێژ دەگەڵ شیرێژە لێکی دەدەن گوێ لێ دەگەڵ جیابەندێ و دەگەڵ چەورەی و دەگەڵ
شو زانم جايدي اشتكى زوري جول لي قال شو لەوانەی بەتانە بتامة والله بتامة زەریفە وەڵاو أري والله بتامة راسو جان ئەوات أري بان خير دقات بيساب أو شكري بوا ئەنی وەستا وەسێتە لەو قسەی دووپاتەکەمەوە چوم نەماوە ناو پێت وە قەدیمە شەکرێ بە لێوان بخورێ مەسەڵ پەنجای دەکەم بەخێر بێت بەخێر بێت شاكم دي كاكا بخير يا یاخوا أخوة بخير بەخێر بێت سەر چاوانم کاک بارسان بەخێر بێت منو كاك رسول سەر چاوی من خێرە کاک باش سلامة بيا ساعتی چۆنت دەمێت شاكي كم رقم دي ئۆف بە حەتوک چاوان شاوت خوش بە چاوان كاك رسول ئەوات أري خاصك بو برسيار نكدم بەڵی بەسەری ئەو جەماعەتەی بەسەری ئەو جەماعەتەی چوم نەمابوون شتەکە قسمەت نەبوو قسمەت تێگەیشت ئینشاڵڵا پەیدا دەبێ تبي تمام خوي بجاز بقازان بكري أري والله ما مطمئن والله عيب في أخوي اللي بودستاني ونيا والله دبي دعوتك يبقى بيعي شابه أري بأخوي والله لسانك وش قاز زور خوش ما مطمئن والله راس دفك کوڕیوا بە قاسی داوت دەکەن دوا قازەکەی جێرشی نییە والله راس دفك والله راس دفك جلبي أي دس وشاوت ئەوە دیو کامران جەرگەکان نەدا بۆ جا دەیگو قازەکەی جەرجی نەبوو نەسیقە تۆرەش والله وجهه ئەرێ مامۆتمان پرسیارە فرمو ئەنگۆ شتی بە قەرز دەدەن نو والله جا أما ليرة لساخانة لبو خد زاني هرنان وماستو سانية يوجا كاك فتح خو وشتانش بقرز نادري تساوي من کاک فەتا هەرێ بە من ناڵی مەبەستت چ بوو ئەو قسەت کرد کورە ڕەسوولشان ئەوە مارکێتەکەم داناوە شتیشم زۆر بە قەرز داوە هەر چەندەکەم قەرزەکەم بۆ ناژیرێنەوە ئەوە مەبەستەکەم بوو چاوەکەم والله إذا زاين شي خزمينا باوكم مسألة كردي هي اللي قرز داري بشر مسالي خوقهم وشزو بيت ولا كاتي خو دابي والله أو خلقش دستينا بس لكاك فتح واللهی وایە داي صدق لە بۆ قسەی جەنابن بابە مەگەم موسە دەکات و وحدەتی خۆیدا بێ یعنی بە دوو ماگان موچەشی دەدا و خەڵکە سەریان لێ شێواوە نازانن ئەو موچەی لە قەرزی چە بدەنەوە دەکامە قەرزەی بدەنەوە ئەی هاوە خەڵکەکەنە حەقی نییە والله كرجالي ما بس يانيشنا باشە کاکان بۆ یاخت بۆ دەکەم بە شەرتی ئاوێنەی بە واقی تیمساحی بۆ یاخ بۆ یاخی ناکەی نعم بويا تیمساحی ئەسڵیە بويا هناك بكاكا مامۆتمان بۆ یاخی ناکەی تیمساحی ئەسڵی كرة دابرة تمساعي أصلي تيبو خدلي تمساعي بەخوای مامۆتمان ئەسڵ بە شەرتە بە شەر کوڕە بە شەرتی چیە دمسوون ها بە شەرتی چییە ئەوێ ڕۆژێشت خوێندەرە بۆ کابرا بوو ئاکرد بوو تفت تێدا بوو لەبەر من نەبا بە شەپانیان دەکوشتی ئیشی خۆت بۆ بەچاشی ناکەی ها لە باشە توش ئەوەندە دیش لە بۆم کرد هەشتا چەنت بەسەر چاوان دادامەوە پورێ واغی ناکەی ئەمە چ باخکەم کاکە خۆتۆلاغەکەی من لاستی کرد کوڕە ئەو سڵانت بۆ یاغ دەکەم ئەرە بەیاغی ناکەم کاکە ئەتۆ بۆ بێزارم دەکەی بەیاغی ناکەم ڕۆڵە لێم گەڕێت باش راس دك استاتو بو بازينا يا اتو لبو هند ازعاجي والله او كان خيتلك نكي امشي خال بيترك نكي باش بو بينا ليا باشە تو بۆ ئەوەندە ئیسحاجی باشە ئێستا تو بۆ مشتریەک ناریبی ئەلێ دە چاچی بخواتەوە دەچی بە تۆبزی بە کابرای بۆ ئاغ دەکەی ها كابلا دري بو ياغي ناكر سيوا هەسا وەرە کاکەوەرە ئێ من بۆ یاخ نەنا دەبڕدەی وەرە لە پێش لای من بۆ ئاغکە بەس بەکی کابرای دوێنێ نەکەی چاکە وەردی ئەدی خاڵی تو واغ نەکەم بواقي چیەوە کاکە ئەوە خاڵە تیمساحی ئەسڵیە نە والله عيني أجدي هاي أصلي بي استبواغي يا كمان بو خالم زا كنا متشوشت يوم نادەکە دەکی شەکەی ڕنابینی وەرە باش دي چەلێ بە ئیبن بۆ یاخ نەدەڕاوەسە جاوە جوانیان واخە باشە زانم ئەسڵەیانە نە باشە ها نەبڕۆ دەی بردي شيء دي كاش قال لك يا ايشي خو بس عيبك كاك رسول شاكي مو ئای بەچاوان کاک بارزان بەچاوان کاک ڕەسوول ئەوەی منیش وای بەچاوان ئەوە بگۆڕە. ئەوە دێم بەس بەڕەنگ و کەمەک ڕەنگی کەمتر بی باشە خاڵم زا والله جاكا نەبوتی نەکەمەوە لا والله دبرت مدام یانێ وڵای لەبێ ئاگان لێبی قربان الدم ئەرێ بازی ئەستی کاکە ئەو ماستەی چییە ئیگامێش و مانگا ئیمانگای بە چەندێ و ئیگامێشی بە چەندێ ئیگامێشێ بە پێنجێ ئیمانگاش بەستێ بەس ئیمانگا بۆرانە یان ئیمانگا سمیتاڵە ئیسمیتاڵیا ئیسمیتاڵیا
چاکم دێ بازار بێ کاکە باشە کاکە باشە نهای ئەوەندەیە ئەرێ وەڵڵا کەمتر نابێ بەخوا جا زۆریشیان دەکڵێن جوانی دەکڵێن ئەرێ سەردەمی ماسی میتاڵ هەبوو ئەرێمیشەوە خەریکە و پرسیارەی کەمەوە هەر بەجددی کاک فەتا ئەوە یعنی ماستی سیمیتاڵێ فەرقی هەیە دەگەڵی مانگاڕەشێ ئەدیکو چۆن ئیسی میتاڵێ زۆریشی بخڵێنی هەر شل دەردەچی ئەمما ئی مانگا ڕەشۆکی خۆمان هەر کەمۆکەشی بکڵێنی ئەوە بۆ خۆت پێی دەردەچی ڕەشەکەی چاترە یعنی حەدیمەی خۆن باشترە وڵای خودنا ماسەی جوانیشت ئاماسەکی زەریفە زۆر جوانم کوڵاندووە ماسی قەدیم هەر خۆش بووانەکردێ بابڵ وڵای ڕاست دەفەرموو ماستەکەم زۆر جوانە بە شەرتە تا با تەماشای کەم زانم چۆنە وەرە تەماشایکە ماسی بازی ئەسیە داین باڵێ باڵێ دیارە دیار باجی ئەستی کاکە دەڵێم ئەو پەڕۆی پێدادا خۆ پیس نییە کوڕە دەبڕۆ بڕۆ ئەو بەڕۆخامەی دەڵێ ئەوە بیجابەی ڕەحمەتیە هەردا مردیش هەر بەدەست نوێژ بوو چۆن